بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم وبارك على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بارك الله تعالى في جميع مقاصدي ومقاصدكم إن شاء الله. كان كتاب الحدود فرمك أغربازيان. بسم الله الرحمن الرحيم. كتاب الحدود: والزاني على ضربين: محصن وغير محصن. فالمحصن حده الرجم، وغير المحصن حده 100 جلدة وتغريب عام إلى مسافة القصر. زۆر باش. ئێمە باسی حەدەکانەکەین کەسانێک کە تاوانێکیان کردووە حەد بە مانای سنوورە سنووریان بەزانوە ومن يتعدى حدود الله فقد ظلم نفسه. باشە ئەم خۆی زوڵمی لە خۆی کردووە کە زوڵمی لە خۆی کردووە ئەم زوڵمەش ئەم حەد تێپەڕاندنە ئەچێتە کەسی تریش وایە کە ئابڕووی کەسێکی هەتە کردووە ماڵی کەسێکی خواردووە ئیلە ئاخری کەوابێ ئەم سنوورە لە خۆیان ناوەسێ مادەم تعداکە بۆ کەسێکی در ئیسلامیش پێوترێکی لا ضرر ولا ضرار نابێ ئینسان لە خۆی زەرەر بە لە خەڵکیش زەرەر بە ئەمە پێویستەکە حەدێکی بۆ دانرێ پێویستەکە سنوورێکی بۆ دانرێ ڕابگیرێ دوو نەوعمان هەیە کەسێک کە زیناکە دوو نەوە هەر لە قورئانە ئەمەژێ پێکراوە محسن هەیە یعنی کەسێ محسن لە حصن خۆی حصن یعنی قەڵا کەسێکە ژن بێنێ یاخود ئافرەتێکە شووب کا پێوترە محسنە ئافرەتەیە پیاویش پێوترە محسن وەکەئەنەهو لە قەڵایەکە باشە ئیتر ئەمەیان حکمی خورسترە غیرە محسنیشمان هەیە کە عازەبە گەنجە کوڕە کچە ئەمانە ئەگەر تووشی زینا بن ئەم دوانە یەکەمیان ئەگەر محسن بێ حەدوه الرەجم ڕەجمەکرێ ڕەجمکردن چییە ئەفەرمێ ئەو ڕەجمە چۆن بۆ بەردباران کراوە تا مردووە باشە بەردبارانەکرێ هەتا ئەمرێ ئەوترێ مەڕجوم یعنی بەردباران کرا وغير محسن چییە ئەوە فەرێن حەدوه 100 جەلدە 100 دانە داری لێ ئەدەن قامچیە دارە هەرچیەکە لێ ئەدا لە شەرشا باسی دارەگە ژاتەوە چۆن بێ لێدانەگەشی چۆن بێ و 1 ساڵ دووری یەخەنەوە لەو شوێنە بە مەسافەی لە مەزەبی شافعی وتمانە 83 کیلۆمەتر بە مەسافەی 83 کیلۆمەتر دوورەکەوێتەوە تاکو ساڵێ تا نوێژی قەسر تیا جایزە کە باسمان کرد وشرائط الإحصان 4 ئەوەی کە شەرتەکانی ئیحسانە کەسێ محسن بێ ئەبێ ئەم چوار صفەتەی تیا بێ بالغ بێ و عاقل بێ و ئازاد بێ و ووجود الوضع في نكاح صحيح باشەوە نیکاحی ئافرەتێکی کرد بێ ووەطئی کرد دخولی کرد بێ بە ئافرەتەکە لە نیکاحێکی صحیحە خاوەنی خێزانی خۆی بێ یاخود خاوەنی پیاوی خۆی بێ بە نیکاحێکی صحیح باشە والعبد والأمة حدها نصف حد الحر كويلة و كنيزك حدەکەیان چەندێکە نیوەی حەدی یعنی ئەو سەد بوو ئەمیان چەنە 50 هەی کوشتنەکە نیوەمەرگیەکەی کوشتنەکە حکمی چۆنە هەر کوشتنەوە تاوە خۆ نیوەمەرگی ناگەی وانییە وحكم اللواط وإتيان البهائم حکمی کەسێکە هەتیوبازیەکە بە کوردی تەواوای پێوترێ هەتیوبازی یاخود کەسێکێتە لای حیوانێ کە حکمی زینە وەکو زیناکار وایە ڕێک محسن و غێرە محسنی ومن وطئ فيما دون الفرج عزرا ئەگەر کەسێک چووە لای حیوانیان لای بەشەرێک یاخود ئەوە کە بەڵام لە فەرجەوە نەبوو باشە عزیرەوە تعزیرەکرێ باشە تعزیرەکرێت یعنی عقوبەیەکی ئەدرێ بەڵام کەمترە لە حەدەکان کەمترین حەد لە ئیسلاما چییە حەدی قازیفە وایە ئەو کەسێک کە قەزفەکە ئافرەتێک تۆمەتبارەکە بە تاوانێ چەندی لێدرێ 80 جا نیوەی ئەوە کە لە کۆی لادرێت چلەکەوا بوو چل کەمترینە لەو چلە بۆ ئارەخۆریش هاکە زاوادانراوە كمتر لو چلە لێی ئەدرێ باشە یعنی نەگاتە حەدی ولا يبلغ بتعزير أدنى الحدود فەرێ نابێ تعزیرەکە بگاتە کەمترینی حدودەکە ئەوە مەبەستەکەی من بڵێ نابێ بگاتە کەمترینی حدودەکە هەنی لە حدودەکان کەمتر بێ باشە دەی بڕۆ براک فصل في حد القذف: وإذا قذف غيره بالزنا فعليه حد القذف ب8 شرائط. 3 في القاذف وهو أن يكون بالغا عاقلا وأن لا يكون والدا للمقذوف. 5 في المقذوف وهو أن يكون مسلما بالغا عاقلا حرا عفيفا. ويحد الحر 80 والعبد 40. ويسقط حد القذف ب3 أشياء: إقامة بينة أو عفو المقذوف أو اللعان في حق الزوجة. زۆر باش دیارە قەزف یعنی هاوێشتن باشە ئەمە بە مانای معانیە چەکێکشێ بێورە قازیفە چونکم شتا هاوێژێ ئەم معنا کەلیمەی هاوێشتووە لە شوێنێکا کە حەقی و قسە نیە الذين يرمون المحصنات المؤمنات الغافلات بەس صفت محصنە خێزاندارە مؤمنە بێئاگەش غافلە ئەم کەسەکەم قسەی کرد حاشا لە ڕووی بەڕێسانەمە بۆ هین بڵێ
بەکە ئافرەتێ بڵێ هین ئاوا یاخود جنێوێک و جنێوێکی پێبا بڵێ ئاوا تۆ ئاوا کردووە تۆمەتباری کا قسەیەک بکا کە بچێتە باری قەزف ئەوە ئەگەر لە ئیسلامە حاکم بانگیەکە پێ ئەوترێ تۆ ئەم شتە بۆچی وتووە باشە ئەگەر سلماندی ئەوە با ئەگەر نەی سلمان ئەوە 80 جەڵدی لێدرێت فەجلیدوهم 80 جەلدە ئەمە کورتی پوختێکەیەتی هەر کەسێ قەزفی کرد غێری خۆی بە زینا ئەوە حەدی قەزفی لەسرە بە 8 دانە شەرت یەکەم سیانیان لە قازیفایە و کەسێک قەزفەکە وهو ئەن یەکونە بالغا بێ باڵغ بێ ئەبێ عاقڵ بێ مناڵێک قسەیە بڵێ لێ ناگیرێ مناڵێکی نابالغە کەسێ شێت ئەلا یەکونە والیدەن للمەقذوف ئەگەر دایکی و باوکی بێ لێ ناگیرێ باشە دایک و باوکی بێ لێ ناگیرێ ئەمە لەبەر حرمەتی دایک و باوک وخەمسەت في المەقذوف ئەبێ ئەو پێنجی تیاوێک و مسلمان ئەو مەقذوفە ئەو مەقذوفە تۆمەت بارکراوە ئەبێ مسلیم بێ و باڵغ بێ و عاقڵ بێ و حڕ بێ و عەفیف بێ باشە ئەبێ عەفیف بێ مەشهورێ بە داوێن پاش ئەی چەندێکی لێدرێ حەدەکەی ئەفرێس ويحد الحر 80 80 جەڵدی لێدرێ کەس والعبد 40 کۆیلش چلی لێدرێ ويسقط الحد القذف بثلاثة أشياء أتمنى بس يشد حد قذف لا أشياء أم كسب يكم بلغة بينات بلغة شيء شوار شيء واي أو العفي المقذوف يا كابرا قصبي وترى أو بلكاك عفو بقينا يعني إيش يبكاك أو قردني أزاك عفوك ياخذ لا قلبين جنوبيا وبيل لعان كان بس لعان ما كروا هلا شيء لسر مين بركة ولا سنا وخلق أو بينج دانا جار غضب الله عقاب الله عقوبة الله أي نتسر خوي قدروك أو أي عبادة سر أو رازناك أو إلى آخره كباس ما كده جاباسي حدي شارب المسكر فرمك يا باسي فصل في حد شارب المسكر ومن شرب خمرا أو شرابا مسكرا يحد 40 ويجوز أن يبلغ به 80 على وجه التعزير ويجب عليه الحد بأحد باش تاوي باش ئەفرێ هەر کەسێک خواردیوە خەمر ئەو شەرابن مسکیرن یا هەر شەرابێکی تر کە مسکیر بێت هەر شەرابێکی تر بێت کە ئینسان لە هۆش خۆی بەرێ سەکران یعنی بێهۆش وای لێ بکە عەقلی لەدەست بە يحد 40 ئەوە 40 دانەی لێدرێ ويجوز أن يبلغ به 80 على وجه التعزير ئەفەرمێ ئەمەش اجتهاد ئیمامی عومەر بووە خەڵکێک کە زۆر هینیان کردووە ئەمەیان کردو خەڵکێک کە زۆر شەرابیان خواردۆ ئیمامی عومەر بۆی کە عاقڵ بن هەتا 80 جەڵدی لێیاون تێگەی ئەوە لەسەر کەوتۆتە سەر ڕێی ئیمام کە بۆ نمونەڵێ کوڕە جا چیە 40 دانم لێدرێنە زیایەکەی بۆچی بۆی کە نەچێتۆ سەری باش واجبە لە سەری بە دوو شێوە باشە بالبەیینەتی والإقرار کەسێ بەڵگە بێنێت باشە لێرە دوو شاهیدە بەڵگەکە والإقرار وإقراریش بکا لەسەری ولا يحد بالقيء والاستنكاح بەڵام حەدی لێ نادرێ بە ڕەشانەوە و بە بۆنی دەمی باشە شتێکی زۆر جوان یعنی کابرا نابێت جاسوسی بکە بڕوا بۆنی دەمی کابرا بکە ئەمجا قسەی لەسەرکە باشە سەلامی خۆی دەست خۆش بێ باشە قوربان کەوابێ نابێت بۆنی دەمی کا بڵێ عادێ با بۆنی دەمەکەم زامش بۆنی شەرابە ئەوە نابێت ئەفەرمێ لاو زانی ئیمامی عومەرێ لە یەکێ لە قسەگانە هاتووە گوێی لە کەسێ بە ئارەق خواتەوە لە دەرگایە یاخود یەکێ لە وانی ترە فەرمێ ئەچێتە ژوێ لە تۆ ئارەق خۆیت و چی و قساکە لە قوربان من یەک بێ ئەمریم کردو سێ بێ ئەمری کردو یەکەم لە دەرگاو نەیە دومی سێزانە نەکرد باشە سێەم سەترێ نەکرد بۆ ئەوەش سەتریش هێوانیە جامە بەسم کەوابێ ئەم شتانە لەکوێشا بخورێتەوە گەر کابرا فی قاعی بەیتیهی لە ناو ماڵەکەی خۆیان خواردیەوە کەیفی خۆی بەڵام لە شوێنی بەرچاوە لە شوێنی دیارە لە شوێنێکا کە خەڵک سێری گاو پێر بێ ئەمانە حد أكرين وتعزير أكرين باشا قربان فصل في حد السرقة يا السرقة فصل في حد السرقة وتقطع يد السارق ب6 شرائط أن يكون بالغا عاقلا وأن يسرق نصابا قيمته ربع دينار ومن حرز مثله لا ملك له فيه ولا شبهة في مال المسروق منه زور باش أمجا حد السارق أو كسيك دزيك فرمدسي دز أبري بشش دانا مرج یەکەم بێ بە باڵغ بێ عاقڵ بێ و نیسابێ بدزێکە ڕوبعی دینار بێت خۆی لە قەدیمە بە مسقال یان تۆ دینار باشە ڕوبعی مسقاڵی ئەم ڕۆچەنەکە نزیکی 250,000 باشە 250,000 300,000ێکەکە ئەوەندە بدزێ و لە حرزی میسلا بێ لەو شوێناکە مەپارەی تیا پارێزرێ کابرا پارەیەک لەو سەر کۆڵانە و لەو سەرجادە ئەدۆزێتەوە ئەیبا ئەمە نەسی نابڕێ حرزی میسل نییە باش یا ئەفەرێن لا ملکە لەه فیه مڵکی ئەو کابرای تیا نەبێ کابرا دوو شەریکن ئەمە هەر ناوەڕەسەنیەکە و نایەتە پێشەوچیەکە ئەمیشە چێ هەنێ پارابە یاخود شتێکی دەستکەوتووە کە ئەو پارابە ئەمیشە چێ پارە
خرابة كشبهة كتيا ولا شبهة في مال المسروق والشبهة كتيانا بلا مال جزراوك باشا هيج شبهة كو هيج ملكيتك كتيانا به أمجا دس يبر وتقطع يده اليمنى من مفصل الكوع دس الراسي أبرد لا كوع جومشكا وايا أما تشكا باشا أما تشكا لم يفصلك أبرد لو جمجيوك إسقانك بيودري مفصل جياكات ولا دس لا يوبري فإن سرق الثانية قطع الرجل اليسرى أي قردو باره هم دزيكر دوم جا قاچي چپي بري فإن سرق الثالثة قطع اليد اليسرى أجر هر دزيكرم جا دسي چپي أجر دزيكرم جا قطع الرجل اليمنى هم جا يعني چوار پلي أبري هر دو دسو هر دو قاچ فإن سرق بعد ذلك عزر أجر هر دزيكر دواي أوا تعزيرك جا هيچي بيونا ما واني مگر ام جاره لمليو دس بيكي وقيل يقتل صبرا فرميانا با هين امري با اكجري ام جاره باشا وهو قول مرجوع وضعيف هربا لسرخوي اكجري يعني بعذابه هرجاري او بشوي بعقوبه كان اكجري وقولك ضعيف براك وقطاع الطريق على 4 اقسام ده فصل في قاطع الطريق وقطاع الطريق على 4 أقسام إن قتلوا ولم يأخذوا المال قتلوا فإن قتلوا وأخذوا المال قتلوا وصلبوا وإن أخذوا المال ولم يقتلوا تقطع أيديهم وأرجلهم من خلاف باش أو قاطع طريق هي بكردي خو ما بيدري تشتا باش الريقرة لو شو أنا خلق الروتين تو باش أما دوسي شيوي هيا أنا خلق كوجي هيا أنا بس دزيته أما فرقي هي أفرمي أجر جيرة كسيان كشتبو باشا ولم يأخذوا المال بلا مال يعني نبردو أكجرينو قصاص فإن قتلوا أخذوا المال أجر كشتني شان كردبو مالي شان دزيبو طالعني شان كردبو قتلوا وصلبوا إيش كشتين مجاهلي شواستين ويبن بچي بپند أو إن أخذوا المال ولم يقتلوا تقطع أيديهم وأرجل من خلاف أجر مالي شان بردو بلام كسيان نكشت دسو بيان أبريبا عكسو دسي راس قاچي چپ قاچي راس دسي چپ بويك خلق جاري كتير أوشتنكا فإن أخافوا السبيل أي أجر ندزيان كرنا كسيان كش بس خلق يان ترسان ولم يأخذوا مال ولم يقتلوا حبسوا وعزروا أو كذا سجن كريان وتعزير كريان ومن تاب منهم هركس يقلوانش قبل القدرة عليه سقط عنه الحدود بيجويكو تو قدرت بچه بس مشكله بسريانه بيجو بيانگري لسر ايشكا توبه ينكر او ليان ورگيريت او اخذ بالحقوق بلام حقكان لي ورگيريت ونونه طارق او هم خلقي بردو وردر طارقان بجميل حقكان اجيرته وصاحب حق فصل في صيال فصل في الصيال ومن قصد بأذى في نفسه أو ماله أو حريمه فقال عن ذلك وقتل فلا ضمان عليه وعلى راكب الدابة ضمان ما أتلفته دابته هر كسي سباسي أما كان كسي دفاع نفس دفاع لنفس عالف ومن قتل دون دينه دون عرضه دون ماله فهو شيء باشا أولا سروا حديث هاتو هر كسي قصدي بيه بكريت بأعزيتك لخوي بزيني مالكي ياخد بأبرو هتكردني بمسيشيو خوي ومالكي وأبروكي بمشيو بكيو ترسو عزيت بدري بما فقاتل عن ذلك أوج لبرامبرو كسا وصاو دجيو بوا وقتل فلا ضمان عليه وأو كسي كشت أو كسي زماني تنال حديثي فرمي كسي لا كوني درقاو سيكر كسي شتيب كابا چاوية أو چاوة مهدورة خوانەکەی بە زایە چوو باشە چونکم ئەو دەست درێژی کردووە و ئەو کەوابێ ئەمە باسیەوەمان کرد ئەمە دیفاع عن نفسە ئەمە پێوترێکی دیفاع عن نفس دیفاع عن عرض دیفاع عن مال ئەمە جایزە سان دیفاع لە خۆی و لە ئابڕووی لە ماڵی خۆی بکەوە لە ڕاکیبی دابەتی و لەسەر سواری دابێ ضەما ما تەلەفەته دابەته ئەو کابرا دابەیەکی هەیە دابەیەکی شێتی هەیە ئەیا بەناو شتێک عزیێتەیە شتێکە شکێنێ ئەوە لەسەر ئەو کەسەیەکە ساحیبی دابێت چۆنی سە تۆ سیارەیەکە هەیە بەو سیارەوە ئەڕۆی ئاوەکو لەم کۆڵانە تەسکەی خۆمان دامەیە ئەیا بەو سیارە و عالەما بێت چی بکابی بۆی بژمێری باشە قوربان ئەو بابەیە ما ئەتلەفەته دابەت و ئەمڕۆ ما ئەتلەفەته سیارەت ئەوەی سیارەکەی زەرەر ئەگەێنێ بێ بیژمێرێ وفي البغاة فصل في البغاة ويقاتل أهل البغي ب3 شرائط أن يكونوا في منعة وأن يخرجوا عن قبضة الإمام وأن يكون لهم تأويل سائغ زۆر باش ئەهلی البەغی ئەوە کەسانێکە کە هەڵەگەڕێنەوە لە ئیمامی زەمان باشە
بەغیەکەن سنوورە بەزێنن ئەمە سێ شەرتە ئەی یەکون فی مەنعبێ پێوتری ئەهلی بوغات ئەمە بێ لە مەنعاب یعنی لە قەڵاو قوولەیەکە ئەمە یە قەڵاو قوولەیەکیان دروست کردووە جێشێکیان بنیاد نابێ و هات جەماعەتێکیان کۆ کردوێتەوە ئەی یەکون یەخرج عن قبضة الإمام دەرچوون لە ژێردەسی ئیمامە دەرچوون لە ژێردەسی ئیمامەوە کە پێ لە قەیما پێوتراچی خەواریجەکە خروجیان کردو لە ئیمام ئەی یەکون لەهم تەئویل سائغ ئەمجا تەئویلێکی دروستیشیان پێ بێ آخر دروسە بۆ لای خۆی دروسە لای خۆی ئێستا خەواریجەکان تەئویلێکیان پێ بوو کەوتیان ئیمامی عەلی بۆچی قیساس ناکات تۆڵەی خوێنی عوسمان ناکات ئابەم تەئویلەوە چوونە دەرەوە باشە بەڵام تەئویلێکی ڕاست بوو ئیمامی عەلی فەرمووی پەلە مەکەن تا بەینەی تەواو کۆ بێتەوە بۆی کێشەکە گەورەتر نەبێت بەڵام ئەمان لەسەرەوە نەوەسان ئەوە بوو بە ئەو کێشە گەورە ولا يقتل أسيرهم بەڵام ئەم ئەهلی بەغیە وەکو فەرمووی ئیخوانونا بەغەو عەلەینا ئیمامی عەلی فەرمووی برامانن بەڵام بغیەیان کردو بەسەرمانە سنووریان بەزان قەتی ئەسیرەکانیان ناکوژرێ ولا یغنە مال و ماڵەکەیشیان بە غەنیمەت ناگیرێ ولا يذقف على جريحهم و بەمانای ئەوەیە فەلاماری کەسی هیناکانیان نادەی ئەو کەسانەی کە يذفف على جريهم زۆر ناهێنی بۆ کەسانەیان کە برینارن باشە یعنی لێبردن و چاو سەرفە نەزەر ئەو شتانە هەیە لەم بابەدا چونکە مسلمانن سەیەکە کاوکاوی ئاین تەکفیریشیان نەکرد ئیخوانونا برامانن بەڵام ابن عباس ڕۆشتووە 8,000 و 4,000 گەڕانوتەوە یەک مناظەرە 4,000 ناوەتەوە ئەما بێ ئەهلی عیلم لەگەڵ یان دانشێ فصل في الردام دو فصل بخوێنین فصل في الردة ومن ارتد عن الإسلام استتيب باب استفعال ثلاثا فإن تاب وإلا قتل ولم يغسل ولم يصلى عليه ولم يدفن في مقابر المسلمين ئێستا ئیسلام دینە منهجێکە وەکو دائیرەیەکە تۆ زۆرە لێ نیە بێتە ناوی لا ئیکراهە فی الدین لە چی لە تەقبولی دینە ئەسا کەسێک بۆ نمونە هەرچیەک وەرەگرێ کەیفی خۆتی بەڵام نابێت دژایەتی ئەم ئەساسیاتە و ئەم دینە بکات چونکە هەموو خەڵکەی لەسەرە هەر لە قانونی شاوایە حرمەتی هەموو ئەدیان گیراوە بەڵام لێرا کەسێک کە هاتە ناو ئەم دایرەوە ئیستا کەسێک بە زۆر ناهێرێ بۆ مزگەوت بەڵام کە قاچی نامزگەوتەوە بێ ئاداوی مزگەوت مڕاعاتکە نابێ بە پێڵاوەکەوە بێ وایە قوربان ئیسلامی ژوایە زۆر ناکە بەڵام کە هاتی تەناوی بۆینێ هەر لە خۆی یەکسەر مرتد بێتەوە دەرچێت لە دین و ئەوە بۆیە ئەکوژرێ بە حاکمی مسلمان ومن ارتد عن الإسلام استتيب هەر کەسێ هەڵگەڕێتەوە لە ئیسلام لە دوای ئەوە ئیمانی ناسی و ئیسلامی ناسی ئەبێ ئیمان و ئیسلام باش بناسێ باشە ئیسە هیوایە هەر داخڵ ئیسلام نەبووە تا مرتد بێت هەر داخڵ ئیسلام نەبووە وانیە نەیناسی و سنەت و ئاداب و ئەم شتان نازانێ فإن تابوا إلى فقتل ئەگەر گەڕاوە باشەوە نەگەڕاوە سێ جار داوای تەوبەی لێکرێ ئەوە ئەکوژرێ بە مرتدی و نایشۆرێت و نوێژیشی لەسەر ناکرێ و دفنیش ناکرێت لە مەقابری مسلمانان لە قەبرستانی مسلمانان دفن ناکرێ ئەمە حکمی مرتدە فصل في تارك الصلاة وتارك الصلاة على ضربين أحدهما أن يتركها غير معتقد لوجوبها فحكمه حكم المرتد وثاني أن يتركها كسلا معتقدا لوجوبها فيستتاب فإن تاب وصلى وإلا قتل حدا وكان حكمه حكم المسلمين زۆر باشەوە تاریکی سەڵاتیش دوو حکمی هەیە کەسێک کە نوێژ ناکە لای جمهور کافرە باشە بەزرایەکی مای ئەبوو حەنیفە زیاتر کە فاسقە ئەوش بە باسیەکەین ئەو کەسە کە نوێژ ناکە و تاریکی سەڵاتە دوو هۆکارێ یاخود لەبەرەوەی کە بڕوای بە نوێژ نییە کامە هیچ خلافیتیانە بە ئیجماع کافرە بڕوای بە نوێژ نییە ئینکاری نوێژەکە یاخود کاسیلە کەسلانە کەسێکی تەمەڵە باشە ئەو کەسە تەمەڵەوە حکمی جیایە كوابو عليها وازيني غير معتقد لوجوبها فحكمه حكم المرتد أو حكمي مرتدى باشا برواي بيني وكافر مرتدى وباسي مرتدى مع كل سر دواميان أي تركها كسلا معتقدا لوجوبها كسيك اللي برتمالي والله ينيوش باك وتميزي والله ينيوش أزانم شاك والله ينيوش إنسان بروشتي باشا باو أو قصي باشا قال سر نيوش بلا مرة بأخوة ناتوانا بيكم لبرتمالي أو فيستتاب داوي توبة ديك فإن تاب وصلى ئەگەر گەڕایەوە دەستی کرد بە نوێش ئەوە باش وئیلا قوتیلە حەدەن ئەوە بە حەد ئەکوژرێ حەد لەوێ جیابوو لە مرتەدەگە جیابوو باشە ئەو بە مرتەدی ئەکوژا مرتەدەگەش عقوبەیەکی وەکانە حکم حکم المسلمین بەڵام حکمی ئەم تاریک و سەڵاتە کاسیل متەکاسیلە نوێژی لەسەرەکرێ ئەنێژرێت کفن و دفنە چووکمەوە بڕای بە نوێژ هەیە باشە ئەمانە هەمووی هینی قەزاوەتە هیچ شەخص نییە
باشا وإسلام جاتوتي محمد غزالي قصي جوان يلي وتيان ما حكم تارك الصلاة فرمي حكمه أن يأخذ يده لا تطرده من المسجد أن يأخذ يده إلى المسجد ويا قربان أو جوان تو إيش يما دعوه أمانة ما هني حكم تيا بجدي لقرآن شابيان نكرا بوشيو ولا ما هني حكم اجتهادية حكم قزعوته بو أويش أنا شد باب تخويفه وإنسانها اشتغل بأساني نجري أمش هيك كلا أركان جورا كان الإسلام ولا أم توسي جدورة إنسان بزور نيوش بيرده أي كي بشي منافق على الظاهر نيوش جا بس لباطنية كما الإسلام إيش لسر عقيدة إيش لسر عمقي ناخي إنسانك أبيهم نيوش يكربو خوايب كخواي جورا شوار نيوش هي لقرآن يكيان ورجيراو يكم نيوش يكيان هي خواي جورا فرمي عن صلاتهم ساهو أو شيء فويل للمصلي أما يك نيوشي دواميان نيوجي أو كسانة بو كمشركة كان إيشتا لبرا هر نيوجي أنا كلا بران بركع بابلان خواهي قرف فرميتشي ما كان الصلاة عند البيت إلا مكاء وتصفية هر جولي دم وجولي دزم جولي كيانا كردو هنشتيانا ود بدم خواهي قرف حيج الروحي تيانا أما هي كفار قريش نيوشي كتري جهي منافقة كان خواهي قرف يراؤون الناس وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى يراؤون الناس ولا يذكرون الله إلا قليلا أما السينيوش يقنيوش هيك لتشوارة ما إسفاديه هي أفرميت قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون أم نيوجا نجاتية بك خاشعة دلكتشو ملكتشو خاضعة بو خواهي فرولدقار ويا أما باسي نيوجا أمجا بيغمري خواهي صلى الله عليه وسلم صلوا كما رأيتموني أصلي غير الصحابة كاني كردو وپروردهی كردون لسر نيوش سرطاي بيجو لبيانيان ويورانا بز نيوش كردو حتى أمر بفرزي پێنج فەرزەکە هاتو معلومة كبنجا فرز ودواي يغمري خواه صلى الله عليه وسلم شوتو لا يخوي پروردگار معلومة لسيرة ولا حديثة كان ما بز لوي نويش سر بين العبد والمعبود نهينية كلبين خواه وبنده أبي أم نيوجا يعني برواتان بما مسا ناصر قسيكي